لاوانی هەندرێن بەڕاهێنەری نوێەوە میوانداری لاوانی ئاڵای کردو توانی سەرکەوتن تۆمار بکە. ئەمەش یەکەم سەرکەوتنی تیبەکە بوو دوای 6 کستی لەسەر یەک لە خولەکەدا. لێرەکانی هەفتەی حوتەمی خولی نایەبی لاوانی کوردستان لاوانی هەندرێن میوانداری ئاڵای هاوشاری کرد. لاوانی هەندرێن بەڕاهێنەری نوێ بەشداری یاریەکەی کرد. ئەمەش دوای ئەوەی تیپەکە لە 6 یاری ڕابردوو تەنها شکست بەشی بوو. بۆیە ڕەوەند عەبدولخالق لە شوێنی فەتحی قەرەنی بۆ ڕاهێنەر. دوای تێپەڕبوونی تەنها 7 خولێک بەسەر دەستپێکی یاریەکە ڕەوا عەبدوڕەحمان گۆڵی یەکەمی بۆ لاوانی هەندرێن بە لێدانی سەر تۆمار کرد. لە خولەکی 16 هێدی زاهیر ئەنجامەکە یەکسان کردەوە بۆ لاوانی ئاڵا. لە خولەکی 27 ناوبژوان لێدانی سزای بۆ لاوانی هەندرێن ئەژمار کرد. هەریاد هێمن بە سەرکەوتووی جێبەجێ کرد و هەندرێنی بە گۆڵی دوم پێشخست. لە خولەکی 31 ڕەوا عەبدوڕەحمان سوودی لە هەڵەیەکی نێوان هێڵی بەرگری و گۆڵپارێزی ئاڵای بینی و گۆڵی سێمی بۆ لاوانی هەندرێن تۆمار کرد. لانیوەی دووەم یاریەکە لاوانی هەندرێن بەرگریەکی بەهێزی دەکرد و پشتی بە هێرشی هەڵگەڕاوە دەبەست. لاوانی ئاڵاش هەموو تواناکانی چڕ کردبەوە بۆ هێرش بردن لەگەڵ بوونی چەند دەرفەتێکی کاریگەر، بەڵام ئەنجام گۆڕانکاری بەسەردا نەهاتوو. یاریەکە بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سەرکەوتنی لاوانی هەندرێن بە کۆتایی هات. وەک خۆتان دەزانن یانەی هەندرێن لە پاش 6 دۆڕاندن ڕاهێنەری یانەکە هاوڕێ و هاوپیشەمان کاپتن فەتحی قەرەنی دەستی لە کار کێشا بووە. دەستی کارجەڕی یانەکە داوایان لە ئێمە کرد بۆ ئەو چەند یاریە بۆیان تەواو بکەن. خۆشتان دەزانن من ڕاهێنەرایەتی لاوان ماوەیە کە وازم هێناوە نایکەم، بەڵام دەستی کارجەڕیانەی هەندرێن هەمویان وەکو برای من هەر لە یانەی هەندرێن پێڕاگەیشتم وتیان بۆ ئەو 5 یاری لەبەر ئێمە ئەو ئەرکە بگریە دەست. ئێمەش ئەوەی توانیمان لەلایەنی معنەوی تیپەکە هەندێک زیاتر دەستی کارجەر لەوانەیە هاوکاری کرد بێ و ئێمەش لەلایەنی معنەوی ئەوەی توانیمان حازرمان کردن بۆ ئەو یاریە و هەندێک واجباتماندا بە یاریزانەکان سوپاس بخوا تەطبیقیان کرد. ئەوەش یعنی ئەوە نییە بگەڕێتەوە بەس بۆ ئێمە بەخۆی حالەتێکی معنەویە کاتێک ڕاهێنەر دەگۆڕێتن تیپەکە بەخۆی تا ڕادەیەک باشتر دەبێتن. ئێستاش یاری زۆر ماوە دەبێ زیاتر هەوڵ بدەین، زیاتر ماندی بین بۆ ئەوەی بتوانین چەند خاڵێکی تر بەدەست بێنین. بیدایەتی بە گروتینێکی باش هاتنێ پێش، بەڵام بەهۆی چەند ئیسابی یاریزانێکمانەوە تووشی ئەو حالەتانە بوون. ئیشاڵڵا و حالەتانە دووبار نابتەوە. سەبارەت بەگەمی ئەوڕمان بەرامبەر هەندرێن بەڕاستی ئەمن هۆی شکستەکەمان بەسەرەکی لە بۆ نابژوای ناوەڕاست عەلی ئەکبەر دەگەڕێنەوە، چونکە بەڕاستی فاولێکی 100% ئێمە لەو شوبەی بوو نەیکردە فاول و پەنارتی لە سەمەگر ئەوە بوو کار ئەو بوو فەریق شپرزە بوو تێکچوو. یعنی بەڕاستی حەکەم وەک پێویست نەبوو. دووش لە هەمان کاتدا لە هەموو ئەوەشی دەبیتن چەند چەلەکەبی لە بۆ تۆپینانەوەی فقط ئەمە لێکوان یەک چەلەمانیتە و تەمەنی 3 ساڵ بوو. دەبی 5 تۆپ ناو یاریگای بی 2 تۆپیاندا نابوو. یعنی کەم و کوڕی ئیدارەی نادی هەندرێن و ئەوەش نازانم بە ئەنقەس بووە. لاوانی هەندرێن دوای 6 هەفتە یەکەم سەرکەوتنی تۆمار کردو بە یەکەم 3 خاڵ گەیشت. لاوانی ئاڵاش دوای ئەم شکستە خاوەنی 4 خاڵە و لە خانەی دێمە. حوسێن محەممەد کەناڵی پێیان هەولێر.